بەڵێ بەڕێزان دەچمە لای تەوەری دووەمی گفتوگۆکانی ئەمڕۆمە سەبارەت بە کاریگەرەکانی گۆڕانی کەشوهەوا بەگشتی لەسەر ئاستی جیهاندا کاریگەرەکان چی دەبێت تایبەتی دەکەینەوە بە عێراق و هەرێمی کوردستان و کاریگەری گۆڕانی کەشوهەوا چی دەبێت بەردەوام لووتکەی جیهانی بەردەوام کۆبوونەوەی جیهانی سەبارەت بە کاریگەرەکانی گۆڕانی کەشوهەوا و هۆشداری وڵاتانی جیهان سەبارەت یاخود هۆشداری ژینگە دۆستان و هەروەها کەسانی کە شارەزای بواری کەشناسین لە بواری گۆڕانی کەشوهەوادا بەردەوامێک و زەنگێکی مەترسیدا سێر دەکرێت من سەبارەت بە کاریگەرەکانی گۆڕانی کەشوهەوا دەچمە لای زۆر بەڕێز محەممەد کەمال کە شارەزای بواری کەشناسین و بە شازێکی ڕاستەوخۆ لەڕێگەی سکایپەوە لە کەلارەوە لەگەڵمان دەبێت کاک محەممەد سڵاو لەبێ بەیانیت باش سپاس بۆی کە لە بەیانی ڕێکوردستان نویس لەگەڵ ئێمە ئامادەیت دەستپێک دەپرسم کاریگەری گۆڕانی کەشوهەوا لە ئێستادا لە سەر ئاستی هەرێمی کوردستان و لە عێراقیش داتوانین باسی لەوە بکەین لە چه ئاستێکدایە خۆت کاریگەرەکانی لەسەر هەرێمی کوردستان و عێراق بەگشتی چی بۆ چی دەبێت؟ بەڵێ کاک محەممەد گەرگوبیستی دەنگی من بیت دەنگی من دەگاتە لای تۆ؟ دەنگم بەگات؟ بەڵێ کاک محەممەد فەرموو داوای لێبوردنمە و بەیانتان باش دووبارە سڵاتان لێ بەسپاس بۆم دەرفەتە دیارە لە دوای ساڵانی 2014 و 2015ەوە لەسەر ئاستی جیهان گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە شێوەیەکی بەربڵاو زۆر بوو زاڵیش ببوو تا کۆمسەڵکە 2024 لە ئاستێکایە تەنانەت ساڵانە کۆڕبەندی تایبەتی لەسەر ئەم تەوەرە ئەنجامە درێت چونکە لە ئێستادا گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە هێندە زۆر بووە ئەتوانم بڵێم تا ڕادێک خەریکە لە کۆنتترۆل دەرەچێت ئەوەندە شتی نامۆ شتی جیاواز ئەبینین لە ڕووی کەشوهەواوە کە لە ساڵانی ڕابردووە وێنەی نەبووە لەوەی کە لە ئەم ساڵدا هەیە ئەوە هەندێک وەکارشەیە کە بۆی بڵین ئێمە لە گۆڕانکاری کەشوهەوادان گۆڕانکاری مرۆڤیمانەیە لەگەڵ گۆڕانکاری سروشتی یعنی بەشێک لەو گۆڕانکاریانە لە ئێستادا لە هەرێمی کوردستان شابێت هەم لە ڕووی پلەی گەرمە هەم لە ڕووی ژینگەی هەم لە ڕووی ئاستی باران و شەپۆلەکانی بارانبارین لە کوردستان و لەسەر ئاستی جیهانیش بۆیە ئەم ساڵ بەگشتێتوانم بڵێم گۆڕانکاریەکی گەورە هەیە لە ڕووی کەشوهەواوە و کاریگەری خراپیشی دروست کردووە لە پیسبوونی ژینگە و هەروان نەمانی ڕێژەی سەوزایی پێویستنەوە ئۆکسیجینێکی پاک بەگشتی و هەروەها تێکدانی دۆخی کەشوهەوا لە هەرێمی کوردستان و گۆڕانی کەشوهەوا وەکو گۆڕانکاری گەورە لە ڕەگەزەکانی کەشوهەوا کە هۆکارێکە بۆ ئەوەی بڵین کەشوهەوا گۆڕانکاری بەسەرادێت لە ڕەگەزەکانی کەشوهەوا کە ڕۆدا گۆڕانکاری لە کەشوهەواشا دروستە بێت بەتایبەت لەم ساڵانەی دواییدا جیا لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەریا و زەریاکان بەتایبەتی زەریای هێمن لە گۆڕانێکی بەردەوامی پلەکانی گەرمایە کە کاریگەرە بەسەر کەشوهەوای جیهان بەگشتی ئەم ساڵ کە بەتایبەت لانینا ڕوویدا لەگەڵ گۆڕانی کەشوهەوا و دیاردە لانیناکە هەرێمی کوردستان و جیهان بەگشتی دەڕووی کەشوهەوا گۆڕانکارێکی گەورەی بەسەرا هاتووە وشکە سەرما و بەفر زیاتر بوو لەوەی کە با بڵێن ئاستی باران بەگشتی زیاتر ببێت و حاڵەتێکیان کە با بڵێن حاڵەتی گەرمبوون و ساردبوونی دەریا زریاکانە لە مانگی یەکەوەتوانم بڵێم تا ڕادێک ئاسایە بێت و کەمێک کەمترە بێتەوە لەوەی کە ئێستا هەیە بەڵام گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە ڕاستیدا ڕۆژ لە دوای ڕۆژ ئاڵۆسترە بێت و قورسریشە بێت تەنانەت بۆ ئێمە کەشناسی بۆی پێشبوونەکانی کەشوهەوا بکەین بۆیە لە ساڵ لە دوای ساڵ کاریگەری و لێکەوتی خراپترە بینین لەسەر گۆڕانی کەشوهەوا لەسەر ئاستی جیهانیشە. بەڵێ کاک محەممەد لەم چەند ساڵانەی دواییدا گوێبیستی دوو دیاردە دەبین لانینا و ئەنینۆ کە بەردەوام شارەزانی بواری کەشناسی وەکو ئێوە باز لەو دوو دیاردێ دەکەن ئەم دوو دیاردەیە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت چۆنە و کامیان زیاتر لە هەرێمی کوردستاندا دەردەکەون؟ بڵێ دیارە ئێمە دوو لەسەر زەریای هێمن دوو دیاردەمانەیە کە ساڵانە یاخود با بڵێن چەند ساڵ جارێک نەک دوو دیاردە بەڵکو سێ دیاردەمان هەیە ڕۆدا یەک لەوانە ئێڵنینۆ لانینا نیوترال واتە نیوترال حاڵەتی بێلایەن نۆرماڵە ئێڵنینۆ واتە گەرمبوون و چالاکبوون و ئەکتیڤبوونی دەریا و زریاکان لانیناش واتە ساردبوونی زەریای هێمن و کەم ئەکتیڤبوون و نەئەکتیڤبوونی دەریا و زریاکان واتە هەر ساڵێک
با بڵێن لانینا لەسەر زرەی هێمندا ڕوودات ئەوە بەتایبەت لە بەشی خۆرەڵات ئەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بە ساڵێکی کەمباران وشکە ساڵی و هەروەها هاتنی سەرمای وشک و زۆربوونی بەفرباریندا تێپەڕێ هەر ساڵێکیش کە ئێڵینۆ ڕووی داواتە گەرم بوون زریاکە کە گەرم بوو ئەوە هەرێمی کوردستان و ڕۆژهڵاتی ناوەڕاست بە ساڵێکی پڕ باران و کەم سەرمایە تێپەڕەبێ وەکو پاش ساڵ کە بینیمان و حاڵەتێکی ترمان پێوترێن نیوترال واتە حاڵەتی بێلایەن واتە نە ساڵێکی سارد دەبێت نە ساڵێکی با بڵێن گەرمە بێت لە ڕووی بارانبارینەوە واتە لە هەردوو حاڵەتەکە نۆرماڵە بێت بڕێ پێویستە بارێ ئێستا کە لەگەڵ ێوە قساکەم حاڵەتێکی لاوازی لانینا هەیە لەسەر زرەی هێمن واتە کەم بارانی وەکو ئەبینین لای هەمووتانش ئاشکرایە هەر لە سەرەتای دەستپێکی پاییزە و ڕاستە بارانباریەوە بەڵام مودەی نێوان شەپۆلەکانمان زۆر زۆرە لە دوای شەپۆلێکی بارانبارین ڕەنگە دوای 15 ئینجا شەپۆلێکی تری باران بێتەوە جێگای و شەپۆلە بارانبارنی کە لە ڕابردوو ناوچەکەی گرتەوە ئێستا ئەو لانینایە هەیە واتە کەم بارانی هاتنی سەرما ئێستا سەرماکە هەیە بەفرەکەش باریوە کاک محەممەد لانینا لە ئێستادا لەم چەند مانگەدا هەیە خۆت ئەم ساڵی ئەم وەرزی کەش و هەوایە تایبەتتر زستان کام دیاردەیە زاڵ دەبێت بەسەریدا بە کورتێکی باسی لێوە بکەین ئایا ئەم ساڵ وشکە ساڵی دەبێت وشکە سەرما دەبێت باران کەم دەبێت یاخود دیاردەکەی تر کە ئەنینە باس لێوە کرد ئەکرێت ئەوەش لە نێوەیدا تێکەڵ بێت شێوازەکە چۆن دەبێت ڕۆژی کەشوهەوا بۆ ئەم ساڵ چۆن دەبێت بەڵێ لە هەر با بڵێن لە کۆتایەکانی وەرزی هاوینی ئەم ساڵ دیاردەیەکی لانینای لاواز لەسەر زرەی هێمندا ڕوویدا کە ئەمە کاتیە پێشبینیمان وایە تاکو مانگی یەک بێ لە دوای مانگی یەکەوە ئێستا گۆڕانکاری بووە یعنی ئێمە داتامان لە بەردەستە لە چاو چەند مانگی ڕابردوو دیاردەی لانینا و ساردبوونی زەرای هەمندا گۆڕانکاری بەسرا هاتووە کەمتر بووە بۆیە ئەم کەم ساردی کە ئێستا لەسەر زرای هێمندا هەیە پێشبینیمان وایە تاکو مانگی یەک نیوەی مانگی یەک بڕۆ کۆتایی پێبێ حاڵەتەکە بگۆڕە بۆ حاڵەتی نوتراڵ واتە بێلایەن واتە حاڵەتێکی نۆرماڵ بە گۆڕانی بە حاڵەتێکی نۆرماڵ ئەوە ئاستی بارانش دۆخێکی باشە ڕات باشترە بێت و هەروەها ئەتوانم بڵێم هەم سەرما و هەم بەفر و هەم بارانش نۆرماڵە بن لە بڕی پێویستا بن بۆیە ئەم حاڵەتە حاڵەتێکی کاتیە ئەتوانم بڵێم زۆربەی وەرزی بارانی ئەم ساڵ وەرزی دابارینی ئەم ساڵ لە حاڵەتی نوتراڵا بێت بەڵام تەنها یەک وەرزمان هەبوو کە وەرزی پاییزە ئێمە ئێستا لە ناو لانینانین لە ناو لانینین واتە یەک وەرز تەنها حاڵەتێکمان بە حاڵەتێکا تێپەڕین بەڵام دوو وەرز بە حاڵەتێکی ترا تێپەڕەپێن واتە نیوتراڵ لە دوای ئەم پاییزەوە کاک محەممەد وشکە سەرما نامێنێت بەرەو ئاسای بوونەوەی دۆخ ئەچووماتە بارانبارین تێکەڵ دەبێت ڕەنگە شەپۆلی بەفربارین بێت ڕەنگە دووبارە وشکە سەرما تێکەڵ بێتەوە بەست لەوەیە بەڵێ کاتێک ئەڵێ نیوتراڵ واتە هەم سەرما لە بڕی پێویستە بێ هەم بەفر هەم بارانش واتە ساڵێک نابێت کە بڵێن زۆر سارد و وشکە سەرما بێ و کەم باران بێت یاخود بەفری زیاتر بێت لە چاو بارانەکە بەڵکو بە پێچەوانەوە هەم سەرما دێ هەم بەفریش دێ هەمیش باران دێ واتە لە هەر سێ چۆر قۆناغەکە بینین ئێمە لەم حاڵەتی نیوتراڵە حاڵەتی بێلایەنی نۆرماڵەیە بۆیە هەم سەرما بینین بەڵێ سەرماش دێت سەرما دێت بەڵام سەرمایەکی وشک نایەت کە با بڵێن بەبێ باران بەفر تێپەڕێت لەڕووی باران ئەتوانین بڵێ ئەم ساڵ وشکە ساڵی نبینین یاخۆ بارانی باش دەبارێت کاریگەری لەسەر بژوانەوەی کشت و کاڵ کاریگەری لەسەر بژوانەوەی ئاوی ژێرزەوی ژێرخانی ئاو کاریگەری لەسەر ئەمانە دروست دەکات بەڵێ ئەگەر بێت و بە نمونە بهێنینەوە ئەگەر بێت و ئەم دۆخەی زەرەی هێمن بەم شێوازەی ئێستا بمێنێتەوە ئەوە تا ڕادێکتوانم بڵێ مەترسی لەسەر کەشی ئەمساڵ دروست دەکات چونکە بارانەکان زۆر بە ناڕێکی دابەش بوون بەڵام وەکوتم ئێمە پێشبینیمان وایە لێکدانەوەمان کردو هەر لە مانگی هەشت و نۆیە پێشبینیەوەمان کردبوو کە پاییزەکەمان کەم بارانە لە دوای مانگی 12 خود مانگی یەک ڕۆژی کەشەوە بەرە باشیەوە ئێستاش بە هەمان شێوە سووری لەسەرەوە پێشبینیمان وایە لە مانگی یەک ئاستی باران و دۆخی باران بەگشتی لە ناوچەکانی هەرێمی کوردستان باش بێ لە مانگی 12 شەواتام با بڵێن لە مانگی 12 تا کۆتایی پێشبینەکەن سێ بۆ 4 شەپۆلی بارانمان هەبێت کە یەکێکیان پێشبینەکەن زنجیرە شەپۆل بێ مانگی یەکش بە هەمان شەوە گوتمان پێشبینی باشبوونی دۆخی بارانەکەن بەڵام نەک ڕاستەوە خۆکە بوو بە یەک ئیتر کەشەوە بگۆڕێ نەخێت بەڵکو پێویستی بە چەند ڕۆژێکەیە پێویستی بە کاتێکەکە بووی کە
گۆڕانکاریێک لەسەر زرێ هێمندا ڕۆدا تەسیراتەکانی بگا بە ڕۆژهەڵاتی ناوڕاست واتە لە پڕ گۆڕانکاریەکان کە ڕوویاندە ڕاستەخۆ ئەنجامەکەی نابینرێ بە مدەیەک چاوەڕێ پێن تاوەکو گۆڕانکاریەکان بە تاواتی لە ناوچەکەماندا دەبینرێن و ڕۆدەن بۆیە پێشبینیمان وایە مانگی یەک ئاسی باران و دۆخی باران باش ببێ و تاکو ئەم دەقەش لەگەڵ ێوە قسەکەم هیچ پێشبینیەک بۆ ئەگەری وشکە ساڵی یاخود بڵێن کەم بارانی و مەترسی وشکی لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان بەڵکو ئینشەڵا پێشبینیمان وایە لە مانگی یەک تاکو کۆتایی وەرزی بارانبارین هەرێمی کوردستان بە قۆناغێکی باشە تێپەڕێت هەم بەرەوبوومی کشت و کاڵکاران و هەمیش بژانەوەی ئاو لە هەرێمی کوردستاندا پێشبینیەکەم ڕۆبدات تاکو ئێستا ئەگەر گۆڕانکاری ڕوونەدا دڵاوانە. بەڵێ کاک محەممەد هەڵبەتە بەگوێری ئەو زەنێرانی کە بەڕێستان باستان لێو کرد شتەکان پێشبینەکان دڵخۆشیکەرن بەوەی کە هەرێمی کوردستان بۆی کە ئەو دیاردانی کە هەیە بۆ ڕێژە بارانبارینێک کە پێشبینی دەکرد ببارێت وشکە ساڵی بەخۆیەوە نابینێت لە ڕووی کوشت و کاڵ و لە ڕووی ئاوی ژێرزەویشەوە ئەتوانین بڵێن کە بە گوێری ئەم زەنێرانە بێت بژانەوە بەخۆی دەبینێت کەواتە هەرێمی کوردستان چ کاریگەرێکی گۆڕانی کەش و هەوای لەسەر دەبێت بەگشتی کە لەم چەند ساڵانی ئاخیر دەگۆڕانی کەشوهەوا بێگومان کاریگەری نەرێنی لەسەر وڵاتانی جیهان دروست کردووە بەوەی کاپلەکانی گەرما بەرزبوونەتەوە و چەند کاریگەرێکی نەرێنی بەگشتی لەسەر ئاستی جیهاندا دروست کردو بە کەمبوونەوەی ئاستی ئاوی دەریا و زەریاکان ئاوی ژێرزەوی دەبێت پرسم ئایا لەو کاریگەریە نەرێنیانە هەرێمی کوردستان چی بەردەکەوێت یاخود تاکو ئێستا کاریگەرەکانی چی بووەوە پێشبینی دەکرێت لە ساڵانی داهاتوودا توانێت بڵێن لە چەند ساڵی داهاتوودا بن تا 10 ساڵیش ئەگەر بڕۆین کاریگەرەکانی گۆڕانی کەش و هەوا لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت؟ بەڵێ دیارە لە سەرەتای بەرنامەکەی باسیەوەم کرد کە دوو هۆکار هەیە بۆ یەکە گۆڕانکاری کەشەوە لە ناوچەیەکان ڕوودات یەکیان ژینگەییە یەکیان با بڵێن مرۆییە لە ڕاستی دەتوانم بڵێم لە هەردوو حاڵەتەکەی هەرێمی کوردستان پشتی بەرکەوتووە ئەگەر بابەتی سروشتەکە وەرگرین ئەمە کوکوتمان دەریا زەریاکان کاریگەرن لەسەر گۆڕانی کەشەوە لەسەر ناوچەکانی کوردستان کە هەم جارواایە کەم باران نەبارێت کە باران کەم ببارێت بێگومان دۆخی کەشەوە هەم لە ڕووی ژینگەیشەوە تێکچوونێکی بەسرا دێت و هەروەها ساڵ لە دوای ساڵی ژەومان لە نەچە ساڵ لە دوای ساڵ پلەکانی گەرمان لەسەر ئاسی جیهان و هەرێمی کوردستان بەرزە بنەوە و هەروەها توانەوەی بەستەڵەکەکان تاکو ێساش بەردەوامە ئەمە خۆی لەخوای گۆڕانکارێکی گەوری کەشەوەیە ئەگەر بێت و ئێمە لایەنی دووهەم وەرگرین لە هەرێمی کوردستان کە وایە بینم و پێشبینێک یعنی بۆچوونی من وایە لایەنی دووهەم واتە هۆکارە مرۆیەکان لە هەرێمی کوردستان زۆر زیاتر وای کردو کە گۆڕانی کەشەوە لە ناوچەکەماندا زاڵ بێت و دەربکەوێت جگە لە لایەنە سروشتێکە وەک لەوانە با بڵێن زۆربوونی کارگەکان لە سەمتەری شارەکان دووکەڵی پیسی کارگە دووکەڵی ئۆتۆمبیل زۆربوونی دانیشتوان هەروەها یەک لە هۆکارە زۆر سەرەکیەکانی گۆڕان و تێکدانی کەشەوە نەبوونی ڕێژەی ساڵزایی و بڕینی دارستانەکان و بڕینی دارەکانە ئەمە خۆی لە خۆیدا هۆکارێکی زۆر زۆر گەورەیە هۆکارێکی تەواو نەرێنیە بۆی کە با بڵێن ژنگەی کوردستان دەڕووی ئاو هەواوە گۆڕانی بەسەرا بێت لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕێژەی ساڵزایی لە ئاستێکی ستانداردان نیە بەتابەت ئێستا لە گەرمیانم ڕێژەی ساڵزایی تەنها لە سەنتەری شارەکانە با بڵێن زیاد دەکرێت بەڵام لە دەرەوە شار لە ئاستێکی ستاندارد نییە ئەمە پێی ناوتێت با بڵێن جێگرتکردنی دۆخی کەشەوە بۆیە پێویستە ئێمە لەسەر ئاستی ناوچەکانی کوردستان ڕێژەی ساڵزایی زیاد بکەین کە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە گۆڕانی کەشەوەوە ئۆکسیجینێکی پاک دروست دەکات کەشێکی پاک دروست دەکات ڕێژەی شێ لە هەوا لە ناوچەکەدا زیاد دەکات کە ئەمەش واکات ڕێژەی باران زیاتر بێ لە ناوچەکان و هەروها ڕێگرێ بێت چی دیکە پلەکانی گەرما ینی بڵێن گەرمیان و ناوچەکانی کەرکووک ببێ بە ترێند لە میدیاکان بڵێن ئەوە گەرمیان ئەمساڵ 53-54 تۆمار کرد ڕێگرێ بێت لەوەی کەچی دیکە پلەکانی گەرما لە گەرمیانش بگا بە 50 پلە لە ناوچەکانی دیکە لە سەر و 40 پلە تۆمار کرد بۆیە گۆڕانێکی ڕاستی ئەوتوانم بڵێم هەندێک شتکە بەدەست خۆمانە ئەتوانین ڕێگری بکەین لەوەی کە گۆڕانی کەشەوە لە هەرێمی کوردستانە زیاتر زاڵ بێت یاخود ڕوودا بۆیە من حاڵەتە مرۆیەکە زۆر زیاتر بە هۆکار ئەزانم لەوەی کە لە حاڵەتە سروشتەکەیە بێگومان حاڵەتە سروشتەکەش هۆکاری تایبەت بەخۆی هەیە کە گۆڕانی کەشەوە دروستکە بەڵام لە ئێستادا لە هەرێمی کوردستان گۆڕانی هۆکاری مرۆیی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی گۆڕانی کەشەوە پێویستە یاسا و ڕێسەکانی تایبەت بە پاراستنی ژینگە تایبەت بە
ئەو گۆڕانکارانی کە لە کەشوهەوا دەڕوئەدەن و بەشێک لە باس لێوکەکە مرۆڤ خۆی بەرپرسیارە لە وەکو بەشێک لە هۆکارە مرۆیەکان لە پیسبوونی ژینگەدا کاتە دەبێت یاسا و ڕێساکانی تایبەت بە ژینگە چی بێت بۆ ئەوەی کە هەرێکێک لەلایەن خۆی بتوانێت هەنگاوێک بێت یاخود ڕێگری بکات لە پیسبوونی ژینگە لە گۆڕانی کە بەسەر کەشوهەوادا دێت. وڵی بێگومان من هەر لە لای خۆشمەوە چەند جار داوام کردو کە هەر کەسێک و لە لای خۆی هەرنەمامێک بنێژێت بۆی کە گۆڕان لە بەر دەرگای ماڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین کە گۆڕانی کەشەوە بە دەستی خۆمانە ئێستا ئەتوانین بە دەستی خۆمان با بڵێن گۆڕانێکی گەورە دروستکەین ڕووی کەشوهەوا و ژینگەی ناوچەکەشمانەوە. بۆیە من ڕاستیە لە ڕێگەی کەناڵی کورساتەوە داوا لە ژینگە دۆستان و هەروەها ڕێکخراوەکان بە گشتی یەکەم کە هەڵسن بە هەڵمەتێکی نەمامچاندن لە سەر تاسەری هەرێمی کوردستان کە یەک لەوانە من خۆم بەشدارم لە شارەکەی خۆمەوە دەست پێەکەم. بۆیە من داوایان لێکم کە هەڵسن بە هەڵمەتێکی نەمام ناشتن لە دەرەوە شارەکانیش نەک تەنها سەنتەری شار چونکە لە دەرەوە شارش بێگومان هۆکارە سەرکەکە دەرەوە شارە نەک سەنتەری شار داوایان لێکم کە هەر کەسێک لای خۆیەوە هەستێ بە هەڵمەتێکی ناشتنی نەمام و سەڵسکردنی شارەکان بۆی کە هەم ڕێگربی لەوەی پلەکانی گەرما بەرز بێت بۆی کە ڕێژێشێ لە هەوادا بەرزکەین و ساڵانە ڕێژەی باران و ئاسی باران لە چاو ستانداردی خۆیان زیاتر بکەین و هەروەها گۆڕانی ژینگەیش لە ناوچەکەدا بە گشتی دروست بکەین بۆی کە هەر بۆ خۆمان ڕێی ئۆکسیجینێکی پاکیشەوە هەڵبژین. بۆیە من داوایان لێکم لە ڕاستیە زۆر گرنگە کە هەڵمەتێکی لەو شێوازە ڕابگەێنرێت بۆ سەوزکردنی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز محەممەد کەمال شارەزای بواری کەشناسی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەینەمڕۆی کوردستانی و لەگەڵ ئێمە ئامادە بوو.